بنای خواهی گلو میگبن ساعتان لبن بخیر بین امرو ناوندی گزر که ناوندی زانستی نزگیه امان جلی بلاک توی معرفت زانیایی لبارکانی فکرده فتاو کهمی تاکیدی ببینید اپروژه دم وارد برای مابات کردوه وقت کردن درباره زیانکانی کورن لسر میشه اساساً کی بشه الصلاة والسلام على رسول الله. ذو خوشحال دام دبودن. بوده سرکاری دست خواست فرازی هم باسا خوزگاه پیوست نبود. خوزگاه بکره پیوست نبود و روزمان بم روزان نگیشته که رو موضوع کیوان داشتی چون که چی به معنویات خودنا خوی بابتی که محتیجه نشکره بس خواست رشتی که زوم که زمین داندانه دواتر اگریک وابزن که زمینیه ناسنای سکانه نانوی بودن که مچ پیش سازی و بازرگانی کی ترسنا رو که زمین بالام پیوستی وای خواستو که چیل سرکن من یتا نشانه هنی جان هیا لوا ترسم که سکردن لباری ام بابته و جورگ لجورکان آسایی بمولای خلقی درست کرد. یعنی خوی بمعنی آنها توجه بزرگیات یا اباحیه یا فیلمی رو تشتر لکوی زمانه جورک شرمتیه برام بردو مصطلحه بو قسامه بو بالاتانش. بلام کاتک که با کنجو پلانکانی کومالگایا اگری و پرسنل گنجکانه کی تماشا کیو تی عمد تی بلو. سرقي زورك داخوا وشي أو دبون وخليك وايدك زورك وين سلماو كخلافة ترسناك بالفعل قالوا بنو نطوى الدسمة ويا راسي وقود البيوسي ويخواصوك باسي هذا وقو بيشكيك سكدنا سلام بابتانك كراهدي زانستيتيا واتا کۆمەڵێک داتا و بابەتی زانستیکە مەسەڵەن چۆن کاریگەری ئەم دیمەنانە چۆن کاریگەریان لەسەر مێشت چۆن خانەکانی مێشت دەستکاریەکەن چۆن ڕێڕەوی دەماری نوێ دروستەکەن ئەمانە لەبەر ئەوەی بابەتی زانستی پەتین زۆر جار نابێت تەنیا لەم ڕۆوە ئینسان کاریگەر بێت بەبەستم ئەوەیە کە ئینسان هەم لایەنی دەرونیە هم رهندي روحية هم رهندي وقوتي إنسانية بشكل لبشكاني الإنسان بوليك دانوا لا نجستي وأندانيا فيتي لا فيزيكي وكيميائيا فيتي كجرينجا براسي بلا نابت تنيا أم لاني بسركيوا شونك أو هلايك خلقاني كتر توشي أبن لكاتي ما ملتسكيان لقال أم بابتانا ومالك الرفتار قالوا دبون بيبستن بناخي إنسانوا ديان رهندي تي معرفيان هي توبي تنيا باسي أو كي كشون كاريجري لسن أم دماغ جزروا هيا وكاريجري لسن أو ما دكيماوي بويا حزكم أول لا يورون و كاريجري هشتك لسن أم سرزويا كاريجري درماني كاريجري فاستولك أو كده لمن هو ما صهانو يا هيك تتجاوز براس أبي هو ما نبي نشر مثلا كاتي إما علي على دبون بكورم أم على دبون لمن هو بجوازه إما هم الإنسان وكيشون هنجمور مان وكيشون هنجمور من اللي كسر إنترناشة وكيشون شبكة شاي من اللي هي إنترناشة على دبون من اللي هي توناشة خمو أزاركاني تول اللي هي من ناشة بوايا إما وكوتين نورمال رينج و حدي كي دیاریکراوی تەواوەتیمان نییە کە ئینسانەکانی بپێوین ئینسانەکان زۆر لەوە گەورەتر ئێمە بتوانین بیان پێوین بە پێوەرەکانی خۆمان بۆیە ئەبێ ئەگەمان لەو لایەنانە بێت وەکو وترێت ئەوەی کە ئێستا باسە پۆرنۆگرافی بۆ خرا لە ڕۆژئاوایە کاتێککە ئەم باسە بە تایبەتی زۆر زۆر بە خەستوخۆڵی لە ساڵی 2006 زۆر برێکسن بنا لە ساڵی لە بر لنوسطكان شو دواتر بمجلات وبقوبار ودواتر لحتى كانوا لرديف السينما كانوا دواتر لصالي 2006 وكا وردود اليوتيوب فيديو بعام
ئاسان بەردەسەر و ئەم بابەتە زۆر تەشەنەی سەر ئەوەی وا خواستی کە ئەم بابەتە قسەی لەسەر پێ ئاودەبوون بۆ بابەتە و کاریگەریە نەرێنیەکانی ئەمە بوو چونکە دوای ماوەی بینیان ئەوانەی کە سەیری ئەم دیمەنانەکەن کاردانەوەیان بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر بە واقع لەدەستداوە و جۆرێک لە جۆرەکان دەیان کاریگەری دەرونیان لێ دەرکەوتووە وەکو خەمۆکی وەکو هەستی تەنیایی هەستی شەرمەزاری هەستی خۆبەکەمزانی هەستی ئەوەی کە من لە بەردەم شاخێکی گەورام و بەسەر مازاڵە و هەرگیز ناکەم بەسەر یاسەکەم هەستی شکستێکی زۆر سەخت لە ناخەوە کە بۆ هەواوی کایەکانی ژیانی شۆڕ بۆتە ئەمە وای کرد کە لێکۆڵەران دەبڵێت پزیشکەکان بێ قسەی لەسەرکەن و وەکو وتە بەسەریکەن و هاواریان لێبەرز بێتەوە یەکێک لەوانەی کە زۆر بە شێوازێکی زانستی قسەی لەسەر کردووە دکتۆرێکی مێشک و دەمارە نیورۆساینتیستە خۆی و خێزانەکەشی ناوی گاری ویلسنە سایتێکی داناوە بە ناوی Your Brain on Form واتە کاریگەری بیمارۆتەکان کاریگەری پۆڕن لەسەر مێشک و دەمار ڕاستەکەی ئەوەی ئەو بەسەری کردوتەوە تەنیا لایەنە جەسەدی و ئەندامەکەی ئینسان واتە ئەو لایەنە ڕۆحی و دەرونیانەی ئینسانی زۆر بەسەر دەکرێتەوە کە زۆر جار بۆ ئێمە پێویستە قسەیان لەسەر بکەین ئەو هاتووە بەزیاد لە دەیان ئەتوان بڵێم سەدان توێژینەوەی خسۆتە ڕوو لە ڕێگەی کاریگەریەکانەوە لە ڕێگەی فانکشنال MRI MRI ئەوە ئەشعەی کتۆتە مغناطیسی ڕنی مغناطیسی پێوتێ لە ڕێگەی ئێوە هاتووە مێشتی ئەو کەسانەی سیر کردووە سیرەکات ئەوانەی کە ئالودەن بەخۆڕن هەمان کاریگەریەکانی ئالودەبوون بە کۆکاین و هیرۆین و مێتەمفێتامین و ئەو دەرمانەیەی تر جێهێڵێ وە بینیوێتی کە هەر بەڕاستی مێشکی ئەو کەسانە تووشی کۆمەڵێک کاریگەری نەرێنیە بن کە لە کەسانی ئاسایی یان لەو کەسانی کەوا تەماشای ئەو سایتانە ناکەن نییە بۆی خایتەی پیشەکەمان دیار بێ یەکەم جار بە قورتی باسێکی کاریگەریەکانی مێشک دەکەین لەسەر مێشک و کاریگەریە دەرێنیەکانش ئەوەی فریاتەوە چونکە بەڕاستی وەکوتمە و برادرانش مۆزوعەکە زۆر فرەڕەهەندە تۆ ئەگەر بێی بەس باسی لایەنە مەعریفەکەی ئەم بابەتە بکەین بۆ ئینسان دەست بۆ ئالودەبوونە بەڕاستە بۆ ئینسان ئالودەیە ئالودەبوون یعنی چی ئایا ئالودەبوون خۆی تیامانە ئەسڵ یان کاردانەوەمانە بەرامبەر بە پرسیارە وجودیەکانی ناخمە ئایا ئالودەبوونی ئینسان شتێکی مادیە و من ئالودە بم بە پۆڕنەوە یا بە جگەرەوە یا بە کەحوولەوە یاخود نەخێر من خەلق خواردووی بۆیە پەنای بۆ بە یاخود نەخێر من هەستەکەم شکستم هێناوە لە ئاست واقعە یاخود نەخێر من هەستەکەم چاوەڕوانەکەم لە ئاست واقعە زۆرە کاتێک کە شکستە خۆم لە ئاست واقعە ناچار پەنا بمە بەر ئالودەبوون بۆ ئەوەی خۆمی تیاپێزنەوە بۆ ئەوەی هەست بکەم شتێک هەیە من دەسەڵاتم هەیە بەسەریە لەگەڵ وەهمە یەکان دیرە ئەو کاتێک کە لەگەڵ واقعە شکستێنن ناچار ئەوە لەگەڵ وەهمێکە خۆی خاڵێکەکەوە وە پەنای بۆکە وەکو هاوڕێک سەرێکە ئایا ئەم ڕاهەندانەمە بەستەوەی یعنی ڕاهەندی تری زۆرە ئایا ڕاهەندە خێزانەکانی چی ئەم ڕاهەندە کۆمەڵایەتەکانی چی ڕاهەندە کۆمەڵناسەکانی چی بۆیە بەڕاستی یعنی ئەتوانێت قسەی زۆر لەسەر بکەین بەڵام ئەوەی کە فریان کەوتین وە حەز ئەەکەم ئەگەر مەجال هەبوو ئێوە پرسیار بکەن بۆ تەکید دەمەرێکتان لە ئەسنای قسەکانیان پێشتر پرسیاری بۆ دروست بووە حەزەکەم شەرب نەکەنەوە پرسیارکەن بۆ ئەوەی لە کاتی وەڵام پرسیارش هیچ نەبێت ئەنە قسە بروژێنی کاتێکەکانی لەسەر مێشک لە ساڵی 2017 و پێشتر لە ساڵی 2014 دکتۆر ڤالێری بوون توێژینەوەیکی بە فانکشنال MRI ئەوەی کە باس ناکەن فانکشنال یان چی وەزیفەی خانەکانی مێشک ڕوونەکاتەوە ئەو ئیشاعەیە بۆی دەرکەوت لەسەر کۆمەڵێک ئالودەبوو بە پۆڕن ئەم تاقیکردنەوەی کرد بینی ئەوانەی کە سنتەرێک هەیە لە مێشکە پێوتە ریوارد سیرکت سنتەری پاداشت ئەوەی سنتەری خواستن من کاتێک کە شیرینیەکە خۆم زۆر بەلایەنە خۆشە دوای سەعاتێک دوای 2 ساعات دوای 5-6 خۆش دیسانەوە داوایەکەمەوە لەبیرمان نەچێت ئەم سنتەرەی کە
ئالوودەبوون ئیشی لەسەرەکە سنتەری چێژ نییە، سنتەری پاداشە، سنتەری ئەوەیە کە من تا چەند ئەخوازم، تا چەند ئەمەوێ لەسەر ئەو خواستن بەردەوام بوو. هەر بینی بالفعل ئەوانەی کە ئالوون بەپۆڕن کاتێک کە دیمەنیتان پیشانت بێت لە کەسانی تر زیاتر وەکو جۆرێ لە جۆرەکان کاردانە لە مەشتیان دروستبێت. بەما بووی دەرکەوت وتی ئەو نەتیجەیاندا بەدەستەوە کە تەماشاکردنی ئەم دیمەنیە هەمان کاریگەری پۆڕ دروستەکان و بۆشیان دەرکەوت کە ئەو ڕێڕەوە دەماریانەی لە نێوان ئالوودەبوون بە پۆڕ و ئالوودەبوون بە کۆکاین و هێروینە دروستە بێت هەمان ڕێڕەوی دەماری. واتە چۆن بڵێ ئەم ڕێگایان ئەگەیەنە مەسەلەن مەڵکەندی لە هەمان ڕێگەوە بۆ ئالوودەبوونەکانی تر چێت کەوایە بوون دەکەوت بە تەرکیب کەواتە ئالوودەبوون دروستەکە شتێکیش ئالوودەبوون دروستەکە بمانەوەیان نا زیانی ئەبێت هیچ ئالوودەبوونێک نییە. ئەمە قسە بە ئیطلاقێکم و حەزەکەم ئەگەر پێتان قبوڵ نەبوو ڕەخنەی سەر هیچ ئالوودەبوونێک ئەوەی کە تۆ بەدەست خۆت نەبێ شتێک بکەیت و لە ئاسیا لاواز بی و هەز بێتە سەڵاتی بکەیت هیچ ئالوودەبوونێک مەقبول نییە. ئالوودەبوون بە جوانیش و چاکەیشەوە ئەبێت تۆ ئینسانی پەیامدار و مەبدەئی هەرگیز ئالوودە نابێت بەڵێ ئالوودە نابێت بە عیبادەتیشەوە چونکە بۆ عیبادەت کاتی بۆ داداوە تۆ نابێت بە حەز و خۆلیای خۆت هەر کاتی ویست ئەبێنە شتەکان بۆ دیاری بۆیە ئالوودەبوون شتێکی مەترسیە. دواتر توێژینەیەکی ئەڵمانی کرا دیسانەوە هەمان ئەنجامی دا بەدەستەوە. دواتر هەر لە سایتی یۆربرێن ئۆنپۆرنا نزیکی سێرم کۆ نزیکی 60 توێژینەوە کراوە زۆربەیان هەتاڵێت دانەیەکیان دەبێت دەری خستووە کە ئالوودەبوون دروستەکە و وەکو ئالوودەبوونەکانی تر کاریگەری هەیە. ئەو کاریگەریانە چی لەسەر مێشکی ئینسان دروستەکە کە دەرکەوتووە. بەشێکمان هەیە لە بەشی پێشەوەی مێشک کەوتە پریفرۆنتال کۆرتێکس، بەشی خۆڵەمێشی بەشی پێشەوە کە بەرپرسە لە چی؟ بەرپرسە لە قەراردان بڕیاردان و بەرپرسە لە هەڵسەنگاندن، بەرپرسە لەوەی کە من لەناو ئەم کۆڕام لێرام هەست بکەم لەناو کۆڕام کۆمەڵێک بەڕێز کۆمەڵێک خوێنەوار گوێم لێگرن هەنێک حەرەکات هەنێک قسە لێ نابێت. بویان دەرکەوت ئەم بەشە بچووک بۆتەوە بە یەکێ بە دوو بە دا بە سەد سێیان کرد کاتە پریفرۆنتال کۆرتێکس تووشی هایپۆفرۆنتاڵیتی بووە بچووک بوو. کەواتە ئەم ئینسانە بەشی بڕیاردان و قەراردان و هەڵسەنگاندنەکانی بەرەو لاوازی دوکانەوە بۆیان دەرکەوت بەشی ئەمیگدالا کە ڕەبتێکی بەقووەت هەیە لەبەری ئەمیگدالا و پریفرۆنتال کۆرتێکسە. سێیان کرد ئەم ڕەبتە لاوازە ئەم کۆنێکشنە لاواز بوو. ئەمیگدالا بەرپرسە لە چی؟ لە سۆزداری نەک سۆزدارێکی جوان سۆزدارێکی هەڵچوانە ئەوەی کە زوو قەرارەکان دەی هەڵەچم ئەوە زۆر دەروبەر ناخوێنمەوە بەرپرسە لە زوو قەراردان حتا ئەڵێن لە کاتی وشێکی ناخۆشە بەڵام تر هەروایە هەرزەکاری یا تازەلاویە ئەمیگدالا زۆر قەراری گەورەیە کە بۆ سەیرەکەی لەو تەمەنا ئێمە هەموومان بەس پیا تێپەڕین زۆر زوو بڕیارە دێن حەزەکەین کەس لە سەحەتمان نەکا حەزەکەین هەمووی مەسەن بە گەورە سەیمان کە ئەمە ئەڵێن لەوێ زۆر گەورە بێت بۆیە حتا لەو تەمەنا کەمخەوی دروستە بێ مانەوە بەشەوان دروستە بێ مەسەلەن جۆرە لە جۆرەکان هەڵەشەی دروستە بێ دایم لە ژاواژاواش ئەو شوێنە قەباری گەورە بێت ئەوانەی کە سەیری گۆڕ دەکەن یان ئەوانەی کە ئالوودار با لە بیرمان نەچێت. حەزەکەم کاتێک باسی ئەم ئالوودەبوونەکە ئێمە خۆ نەکو دەستکەلایەک بەکارێنێ ئەیلا ئالوودەبوون بە جگەرە ئالوودەبوون بە کحوت ئالوودەبوون بە هەر شتێکی تر کە ئینسان لە خۆی دەرکا بۆ ئەوەی پەناباتە بەر شتێکی خارجی خۆی بەم شێوازە هەمان کاریگەری دروستەکە. بەڵام هەندێکی و مەسەلەن کاریگەری خۆیە بۆ ئێمە جگەرە لە دەروی خۆمانەوەیە، مۆبایل لە دەروی خۆمانەوە، کحول لە دەروی خۆمانەوە، بەس سێکس لە ناومانە، هەستێکی توندە لە ناو خۆمانەوە سەرچاوەکەوە زۆر بەقووەتە. یان ئالوودەبوون لەمە لە هەموو ئالوودەبوونەکانی تر قورسێ بناوانەی کە چۆن لەگەڵاکردوون زۆریان ئەڵێن زۆر شتی تر کە بەلامانەوە ئەستەن مەحاڵ بۆ تەرکردنەکەمان کە بەڵام ئەمە بەلامانە زۆر زۆر بۆیە کەواتە وتمان بۆچی
ئەمە تەفسیرێکی مادیە بۆ ئەم بانە بیرمان نەچێت تەفسیری ترمان هەیە و هەرێک تەفسیر هەیە هێشتا بیرەکەی چونکە ئێمە ماوەڵە ئینسان ئەم ڕەبتە لاوازێنن ناوچەی هەڵچوون زیاد دەکات ناوچەی هەڵسەنگاندن کەمە بێتەوە و بۆیان دەرکەوت کە پۆرن دیسنسیتایزیشن واتە هەستەکانت لە بەرامبەر واقعە کەمەکات مەسەڵەن گەنجێک لە تەمەنی مناڵیەوە بەداخەوە هەنێک ئامار هەیە ئەو لە دەرەوە هیچ ڕزای خۆشمان من ڕۆژانە کە تەلەفۆنم بۆ کڕیان بیستمەوە زۆر پێیدا چڵەکێم و ڕاستەکەی چاوەڕوان کرایشە تۆ ئینسان کاینێکی فزوڵە ئەگەڕێ تەمەنی ئای مناڵە 9 ساڵ 10 ساڵ 8 ساڵ بە جەماعی سەیری هەوات هەی لە کۆمەڵ شارە ناوەکەکەش نەکەم و لە هەنێ شوێنەکە تەسەوری ناکەم چونکە بووە شتێکی سوپەر نۆرماڵە هاندەرێکی سوپەر نۆرماڵ هاندەرێکی نائاسایی ئەوە لە فەیەکی زۆر سوێر و چۆر و خۆش وایە کۆمەڵە شیرینی هەیە حەزەکەی بمری بەس نەڵێ نمیخۆ باشە ئەمە واکە سەرنجاکێش و یەکسەر بەرەوڕێەوە هەر ئینسانیش خۆی ئەم هەستەی تیاچی لاوە شتەکانی ترێ بۆیە ئاسان بەرەوڕێەوە ئاسانە خزێت دەرکەوتووە خەتەرەکان ئاو و دوو لە دەرەکەون سەیکە دەرکەوتووە هەستیاری بۆ واقع نامێت پێشووتر ئەگەر ئافرەتی ببینایە لە هەموو ڕوویەکەوە ئەو ڕوژە لە ڕووی سۆزداریەوە لە ڕووی جنسیەوە لە هەر ڕووی کەچی ئێستا وەکو تەنێکی بێگیان وایە بەلای وەکو دیوارێک وایە بەلای کە منە قساکەم تەبعاً ئەمە کورتەی سەدان توێژی چونکە ئێستا بەس کاریگەریە کان لەسەر لاوازی سێکسی ئەوەی کە پێوتە فۆرم ئیندیوسد ئێرەکتال دیسفانکشن واتە پەککەوتنی توانای سێکسی پێوان بەهۆی پۆرنەوە دەم حاضرەیە دوێ دەبێت یعنی چونکە بەڕاستی خۆی بۆی مەلەفێکەوە هەر لە کەلام دووژانەوەش لە یوتیوبەکەی و لە تەلەڤیزیۆنەکەش دامان دەزانین یەک دوو کامل هەر باسی ئەوەیە ئەم شتە بەڕاستی لە واقعی شای بینین مەسەڵەن کەسێک پێشووتر ڕسمێک بەحاڵ ڕسمێک یەکسەر هەستی زۆر هەستی روزانیە کەچی دوای ماوەیەک شتێکی زۆر لەوە خەس و خۆڵترە بینێت و هەر ئەسپەن ئەوەی هیچ لە هەمان کاتێک کە نەمانی هەستیاری بۆ دروستەکان لەم بابەتە نەمانی هەستیاری بۆ دروستەکان و بێهەستی بۆ دروستەکان لەم بابەتە هەستیاریکی زۆر چڕی بۆ دروستەکان لە بوارەکەی خۆیان ئاوە کێشەیە هەستیاری بۆ دروستەکان لە خۆ دار و بەر بە فۆرمە عینەکی پۆرنۆگرافی ئەکاتە چاوی و لەو عینەکەوە سەیری هەموو بە کارلێکە دەماری دەرونیەکە تێکەڵکەی وەرن مناڵێک لە 9 ساڵی لە 10 ساڵی وەرن هەر گەنجێک 20 ساڵ بەردەوام شەوانە خەریکی سەرکردنی سەیدانی چونکە بۆ فەراغی زیهنی ئامادەیە فەراغی ڕۆحی ئامادەیە فەراغی دەرونی ئامادەیە ڕێگە کراوەیە وایفایەک مۆبایلێک بۆ ئەوەی بێدەنگ و ئیسراحەت دەنگی لێوەنێت 1 2 3 10 ساڵ لە ناو جیهانێکە ئاژێم جیهانە حرامی چیانی ئەم جیهانە مەکەی تیانی ئەم جیهانە بڤەی تیایە ئەم جیهانە دایکی تیانی ئەم جیهانە خوشکی تیانی ئەم جیهانە مامۆسای تیانی ئەم جیهانە خوێندکاری تیانی بەعەکسەوە یەکێک لە هەرە ترسیدارترین پیشەکانی ئەم پیشە سازیە ئەوەیە هەموو کایەکانی توی بەسەر کردنەوە لەشیاندا سەر ئاو دانیشتن خوێندنەوە کتێبخانە مەطعەمن دکتۆر و وەکو نەخۆش هەموو ئەمانیشت ناوێت وردە کاریگەریەکی تر دروستە بێت کە زۆر ترسناکترەوەیش چییە؟ ئیسکەلەیشن بەرزبوونەوەی داخوازی من لە ئاستی سێکسی نێوان نێر و مێرەکە هەوڵ بێزارم چونکە بۆ لە سەرەتاوە ئەم ئیش لەسەر چیەکە؟ لەسەر شۆک لەسەر ئەوەکە کە تۆ تووشی شۆک بۆ لەبەر ئەوەی مادەیەک هەیە لە دەمارە گوێزەرەوە هەیە لەو سەنتەری پاداشتی کە باسمان پێوتە دۆپامین ئەم دۆپامینە تەواو من ئەم بابەتانە زۆر باس کردووە جاری وا هەیە بۆ خۆم زۆر ناڕەکە دووبارەیەکە هەڵی هەست دەکەم
ئای بەتایبەتی کە دیرەکەم وەکی گوێ لە ڤیدیۆکانی تر بوو بێ لە خۆمەوە ئەڵێم چی هەم بووە ئەنیساڵێ براگە هەموو دیوە وەڵامی تر ناچاری دۆپامین بۆ سێکسی ئاسایی یا بۆ هەندرە سروشتەکان مەسەن خۆی بۆ کچێکی تر بە ڕێژەی گریمان 2% دەرەدرێت مەسەن خۆی کچێکە بینێت بەلایەوە جوانە بەلایەوە سەرنجڕای پێشە یان پیاوە ژنێکێنە مەسەن لەگەڵ خێزانەکەی خۆیان هەندەرەکەی مەسەن 2% شتی سروشتیە هەر کاتێک پێویست بوو ئەوە ئەڕوا بوو تەواو بەڵام ئەم نا ئەم داوەنە یەکات زیاد دەکات داوەنە دەرەدات تووشی شۆکیتر بۆ ئێستێرەکەی دوای ماوەیەک هاندەری نائاسایەکە کە سوپەرنۆرماڵ و کۆرنە مەسەن دەرەجەکەی 400 ئەمەی سێکسی واقعیەکە یان ئافرەتەکە یا هەشتێکی تر ئەوەی کە لە ئاواقع هەیە 50 تۆ دوای لە 400 دابەزی بۆ 50 ئەسڵەن بزم ناترسن لە هەموو ترسناکترەوەیە ئالوودەبوون بە کۆن زیادبوون لە بڕا زۆر ناکە واتە چی؟ واتە یەکێک لە کۆکاین بەکارێن مەسەلەن وردە وردە ئەگەر بڕەکەی زیادکە بووی هەمان هەستیاری یەکەم جاری هەبێت بەڵام ئالوودەبوون بە کۆن جۆری جۆر ژانەری تریە بۆ پڕکردنەوەی ئەو داخوازی لە سەرتاوە بۆ دروستکردن کە مرد داخەڵەکاندووە ئەبێ ژانەرێکی ترە پیشانێ بۆی هەمان ئەو داخەڵەکان دروستێ ژانری چی؟ ئەوەی کە نا مێک و مێکێک پیشان ئاژەڵێک و مرۆڤێکی پیشان و ئیلە ئاخری یعنی هەنێک ئامار هەیە کە لەم دەبێت ئەوی هاوڕێ دۆستخۆزەکان باسی کرد لە باسی سەرکردەوەیەکانە مەسەن باسی ئەوە کە 115,000 ڤیدیۆ ڕۆژانە ڤیدیۆی بەکارهێنانی مناڵان بەراعەت لە مناڵ بسەیتەوە ڤیدیۆی مناڵان بەکارهێنان لەم وایە تەسەورەکەن لەبەر ئەوەی مناڵ خۆی قانونی نییە ئەوەنە داخوازیکار لە ڤیدیۆ لەسەر ڤیدیۆی مناڵ زۆرە ئێستا مۆزۆرێکی تریان کردووە یان ژانێکی تریان کردووە پێوترێ سیودۆ چاڵ پۆرنۆگرافی واتە ئافرەتێک ئەکتەرێکی پۆرنۆگرافی دێت خۆی گەورەیە بەڵام جلی مناڵان دەبێت خۆی گەورەیە بەڵام بووکەڵەیەکی مناڵان بێتە بەدەستێەوە و حرەکاتی مناڵانەکە بۆ ئەوەی داخوازی ئەوانە پڕکاتەوە کە مناڵ لە یەکێک لەو توێژینەوە دەرکەوتووە ئەڵێ 150 ئەو ڤیدیۆانەی کە دابەزەنراون داونلۆد کراون لە پۆرنۆگرافیە کە هیچ سایتێکە بینەری یەک ساڵی 92 میلیارد کەس 92 میلیارد ڤیو کەس چونکە ئێمە خۆمان هەڵێت 8 میلیارد نیم تەسەوەر کە چەند ئەوەنەی خۆمان بینی هەبوو یەک ساڵ ئەو سایتە پڕبینەرە 50% داونلۆدەکانی ڤیدیۆی ناسروشتی بوو یعنی سێکسی ئاژەڵێ چوزانم پیا و چوزانم ئەوەی کە پیسایی هەنێشت کە بۆ مەقامەکە ناشت بۆیە ئەم بەرزبوونەوەی داخوازە زۆر ترسناکە لە چییە؟ لەوە کە کەسێک دێتە واقع ئەوە جارێ هیچ با باسی ئەوە نەکەین کە تاقاتی واقعی نامێنێت حەزیەکە لە تەنیاییە چونکە واقعمەنی بۆ پڕناکاتەوە ئەم داخوازانەی بۆ پڕناکاتەوە خێرایی لێرە هەیە واقع و خێرایی نییە بەردەستی هەیە لێرە واقع و هەموو شتێکیەوە بەردەست ئاسان نییە واقع بەرپرسیارەتی هەیە تۆ ئەگەر لەگەڵ ڕەگەزی بەرامبەر هەیە لەگەڵ کەسێکی بەرپرسیارەتی هەیە لەوانەیە بەیانی بێداوا لێ کابڵێ کاکە گیان من و تۆ مناڵ لە بینمانایە من و تۆ چیمان هەیە من تۆم خۆشویستە چۆن ئەمەوانین واقع کە ئەمەی نادا بەدەستەوە واتەوە بۆ کە شتێک حاڵی بزۆ پێ لۆنگیس تەنیابوون تەنیاکەوتن سۆشەڵایزیشن ئەمە وا ئەکا یەکێک لە کاریگەریە ترسناکان دروستەکا کە بەڕاستی جێمەترسێت ئەویژەوەیە کاتێک کە کەسێک دێت لە واقع هەمان داچڵەکانی دەستناکەوێت چییە؟ لە واقع مەترسی و ڕستێکەکە کە هەمان تامی ئەو داچڵەکانەی پۆرنۆگرافی بدات مەسەڵەن کوشتن شتی زۆر غەریب بوو شتێکە داچڵەکانی بەڕاستی خۆش بیان ئەو ئەوێ داچڵ ئەو ئەوێ شتێک پێداچ و ئەمە بەفعلی هەیە
بیرۆکەی اقتصاد نزیک 40-50 توێژینەوە هەر لەو سایتە هەیە لە یۆرۆپیەوە اقتصاد چنیە زۆر ئەمانە دروستەکە بووە چونکە لە واقعە ئەو هەندێکیان دروست دەست ناکرێت حەزەکەم یەک ئاماژەی بەسیط یعنی سەیع بدەم بە مۆزوعێک کە زۆر زۆر گرنگە و یعنی دەرچوونە لە دەرچوون لەم باسی ئێستا بەڵام ئەوانەی کامەن چی ئازادی سێکسی سەقامگیری سێکسی دێن دەکات ئەمە گەورەترین غەڵەتەکە بکرێت مثلا من لەم چەند ڕۆژەی ڕابردووە گوێم لە ڤیدیۆیەکی مامۆستا شێزاد حەسەن بوو کە ڕۆمانووسێکی گەورەیە باسی ئەوەیە کە قسەی مەوزوعەیە و ئەوانەیە باسی ئەوە کە ئێمە مۆزوعی ئێمە کەپتکراوین ئێمە کۆمەڵگەیەکین کەپتکراوین لە ڕووی سێکسیەوە بۆ ئێسەیەکی ئێمە دایان بیرۆکەی خراپیمانەوە نازانە ئەو جۆشتان باشە بێزەحمەت خۆ ئەم بابەتانی کە ئێمە باسەکە هێشتا لە ئێمە ڕوویان نەداوە ئەم هەموو دەستدرێژی سێکسی لە غەربا هەیە لە ڕۆژاوا هەیە ئەم هەموو بیرۆکەی مناڵ دزین و مناڵ بەکارهێنان لە سێکسا هەیە ئەم هەموو دڕندەیە خۆ لە ڕۆژاوا هەیە باشە خۆ لەوێ بە قسەی تۆژێت خۆ لەوێ بەردەستە سێکسی بۆچی ئەم دەستدرێژانە هێشتا ماوە بۆچی ئەم برسێتیە هێشتا ماوە بۆ هەموو مەسیریانە ئەمە برسێتێکی معرفی وجودیە نەک برسێتێکی تەنیا شەڕە ئەوەیە برسێتێکی معرفی وجودیە کە ئێستا وەختی نییە هەنێک کاریگەریتر باسکەین کە گرنگن یەکێکی لەو شتانەی کە باسمان کرد ئەویش ئەوەیە کە نۆرمەڵایزێشنەکە شتەکان ئاساییە کاتێ مثلا تەلەبێکی تۆ کاتێک یەکەم جار چێتە کۆلێژی پزیشکی یەکەم جار من خۆم وا کە خوێنم ئەبینی لە ژووری تۆکاریەکە یەکسەر ناوچاوم عەرەقێکە کرد و بەڵام زەد بوو و بنپێم گەرمە بوو هەر لە خۆمەوە جۆرێک تێکە چوو ئەمە لە هەرێک کەسا ڕۆدا بەس دوای ئەوەی 10 جار 20 جار 100 جار تۆ مردووە بینیت تێوە دامێن وەردەوەدا ئەسەن ڕۆژێ لێ خۆ چەقۆ لێ لە ئینسانە وەلاتەوە ئاساییە مناڵ بە چییە وای لێ دێت یەکەم جار هەر دەستی بۆیت ئەترسێ هەموو شتێک لە هەموو شتێک ئەترسێ هەڵێک لێ ترسێ دەیانێ ترسێ بە چی ئەم ترسانەی ئەڕێوێتەوە بە مامەڵە بە سەیرکردن بە بینی بەو شتانە بەو ئینپوتانەی کە لە دەوروبەریە دێنە ناویەوە لەو دیمەنانە گەنجێکیش کەسێکیش کاتێک کە خۆی ناو سایتانە بینێتەوە کە وەک وتمان هیچ بڤەیەکیان هەموو ئەو بڤانەی کە بەلای ئاین و کلتور و کۆمەڵگە و ئەخلاق و باوە بڤەن بۆ ئەو ئەبێتە ئاسایی زۆر لە ئاساییش ئەولاتر و زۆرێک لەو شتانی کە بەلای خەڵکەوە ئەبنە ئەوەی کە مەوزوع بەلای ئەوە نابێتە مەوزوع مەسەلەن ژنێنە طبعا من باسی ئەوە کەم کە کەسێک ئەندەبوونەکەی زۆر خەست بوو چونکە ئەمانە دەرەجات لێ باس هەنە شتێک ئێمە ناوماناوە ئەندەبوون ئەوانە ئەندەبوون نەبێت بەڵام تێوەگران بەڵام سەرکێشان بەڵام وەک چۆن ئەوەی کە کەسێک ئەگەر لە مانگێکە 2 جار سەیری بکات لەوانەیە لە کاتی سترێس و امتحاناتە 10 جار سەیری بکات کە بووە بۆی ڕاکە لە واقع بەنابەتەوە ئەو شوێنەی کە پێشتر پەنابێت کەسێک کە تووشی باوەڕمردنێکە بێخوا نەخواسە زیاتر معارەزە بۆ ئەم دەبێت بۆی ڕاکە لەوە بۆیە سیرەکەی وەکوتمان کاتێک کە ئەندەبوون خەست دەبێتەوە ئەم شتانە هەمووی ئاساییە بێتەوە و خۆبەستنەوە بە ژنێکەوە بە دوو کەسەوە بە خۆشەویستێکەوە بۆ زۆر جێی پرسیارە چونکە ئەوەی حکومەکە لە ناو پۆرنۆگرافیا سەرمایەداری سەرمایەداریش یعنی بێبەهای یعنی ئەوەی کە تۆ هیچ شوێنێکی جێگیری نەبێت لێی بگیرسێتەوە ئەوەی کە تۆ ژنگوێنی کۆتایی پێبێت نەخێر نابێتەوە تۆ ئەبێ هەمیشە لە وروژانێکی بەردەوام و لە ڕەخدەیەکی بەردەوام ئابێت ئیتر ئەگەر تاقەتی ئافرەتت نەما بڕۆ لەگەڵ دیوارێکە بڕۆ لەگەڵ نێرەکە مێ لەگەڵ نێرەکە چی مناڵ بڕۆ مەوەست گرنگەوێت تۆ نەوەست گرنگەوێت تۆ خەریکی بە وەسیلەکەەوە ئامرازەکەەوە ئامان جوارە بیر بچێت چونکە سەرمایەداری ئیشی سەرەوە کات تۆ لەناو وەسیلا بتوێتەوە وەسیلەی چییە بۆ تۆ ئێستا بۆ کەسەکە مەسەڵ پۆرنۆگرافی دوای ماوەیەک چیشە لەبیرە چێت ئەبێتە بەدبەختی ئەبێتە ئەڵێ ناتوانم وازێت ئەگیری بەگیانێت یعنی کەس هەبوو وتوێتی بە هیچ شێوازە نامێت سەیری بکەم بەس هەتا شەو سەیری نەکەم خۆم بە هیچ شێوازە نامێت سەیری بکەم بەڵام هەتا سەیری نەکەم ناتوانم سەیری لاپەڕەکان بکەم چاوم لاپەڕەکان ناتوانم بیت
کاتەمە لەوە دەچوو جا لەبیرمان نەچێت ببورن ناچارم ئەوە بە تێکەڵی باس چونکە خۆی زۆر یعنی شوێن هەیە بە 15 ساعتی باسی مۆزوعەکە وێن ناچارم ئەوە بە تێکەڵی بڕێ شت فرەدەی ینی شەڵات بتەمای زوو یعنی توێژینەوەی دنیا هەیە لەسەر ئەوەی کە چۆن کاریگەری لەسەر ئەوە دروستەکات کە کەسێک بەهای ئافەتی داکەم بێت بۆ چونکە ئەو ڕاهەندەی کە لە پۆرنۆگرافیا زەڵان مادەیە تەنیا مادە تەنیا فیزیک تەنیا خاڵی بوونەوە تاکێکی لێ دەرەچێم تاکە تەنیا خاڵی بوونەوەی بەلاوە گرنگە ئەوەی بەلاوە گرنگیان خاڵی بوونەوەیە بەرکوێڕوا چینێکە چینەوەکە مناڵە بەمەخۆن مناڵ من حەست زۆر دەست چونکە بۆ ئەو دنیاکە ئامادەیە ئازاری بەرامبەر بدا بە قامچی و بەچی و بەدار و بە ئامادەیە هەرچی بۆ ئینسان نەکراوە پێی بکە وەکو کۆیلە بیچەوسێنێتەوە ئەو چێژە بە ئەو چێژە بۆ خۆشەویستی ڕێز تەنیا چێژ بادام چێژ دەبێت ئەم ئینسانە چێژگەرایی بەناو ناخیا شۆڕەبێتەوە بۆ یان ئینسانە چێژگەرای لە دەچێت لە هەموو ڕەهەندەکانی تری ژیان ئەم ئینسانە ئالوودەبوون وەکووتمان بۆ خەتەرە لەبەرەوەی ئەم ئینسانە هەموو ئەم تایبەتمەندیانی لەناو پۆرنۆگرافیایە بەناو ئەمە شۆڕە بنەوە لە شتەکانی تری ژیان دەرەکەوێت مادیگەرایی تاکگەرایی سەرمایەداری بە هەل سیرکردنیەوانی تر بۆ خاڵی بوونەوەی خۆت یعنی توێژینەوەکێک تۆم جێکوب کردوتی لە ساڵی 2019 و دەیان توێژینەوەکیش کراوە وەکو ناوەهێنمەوە ئەڵێ بۆمان دەرکەوتۆ بە فەعلی ئەوانەی تەماشای بۆ نەکردن و ئالوودەن ئۆبجێکتیفیکیشنیان دەدروستە یعنی ئافرەت وەکو بووکەڵێک وەکو شت بەتە شتێک یعنی ئەو ئافرەتە وەکو ئەوە سەیر ناکەن ئەمە هەبوویەکە ئەمە مەسەلەن هەنێک تایبەتمەندی خۆی نا شتێکە من نتوانم ئەو توانم خاڵی ڕەهەندەکانی تر نابین دنیابینی ئینسان تەنگە کاتەوە بۆ ئەوەی خۆی کە ئێوە وەکوتمان سێنسیتایزێشن هەستایی دووسەکە بەس بۆ بووە وەی سەیرەکەی ئەم ئینسانە وەکو بووکەڵەی سەیرەکە و ئامادەی هەموو شتێکی شکا بەرامبەر حتا توێژینەوەی تر هەیە ئەڵێ گیری دیسکاونتینیان نابێت معنی بوو گیری دیسکاونتین ئەوەیە کە من چارەنووس بخوێنمەوە مەسەڵەن ئێستا من ئەمە بکەم ئەم ڕەفتارە نەشیاوە لێرا بکەم چی ڕووە ئەمە جای وایە یعنی لێک شێداتەوە بەڵام ناتوانێت دەسەڵات بگەێت لەسەر خۆیان ناتوانێت بتوانێت خۆی کۆنتڕۆڵ بکات ئەو یەکی لە پێناسەکانی ئەوەدەبوون ئەوەیە کە لۆس وەیە دیسکاونتینی نامێنێت ئەڕوا بەرامبەر بەرەو هەموو ئەو شتانەی کە ئەبنە عایبە بۆی ئەبنە شەرمەزاری بووی خۆیە سەیرەکەی ئەو کەسانە لە کاتی لە کتێبخانەکانە جاری وایە لە مەکتەبە لە شوێنە گشتیەکانە جاری وایە لە مزگەوتە سەیر دەوروبەر ناخوێنێتەوە شت زۆرە بەڵام لێرە بە کۆتایی من حەزەکەم پرسیار بکەم بووی باسەکە دەوڵەمەندترەوە بەسی دکتۆری بەڕێز خۆش بێت بە هیوان بابەتە هەستێکی هەست بۆ بێت حتما هەرواشە چونکە بابەتێکی پێویستە بە ژیانی هەر یەکێکەوە کە لە دنیای مۆدێرنەیە ئەژیت بابەتەکەیەتەوە بەردەمی تووشی ئەبێتەوە بێگومان ئێمە هەرێکێکمان خاڵ خێزانی لەم خێزانانەیە بێگومان ئەو کەسانی کە ئەکەوتە تەمەنی زیکاریەوە ئەوە شتێکی هەیەتە بەردەمی وێ پێویستە ئێمە کە لەوان گەورەترین مەشازی ڕۆژانیانە بابەتەکە وشار بینەوە تا قسەی سوود بە دەوروبەر